نەخۆشێک ئێوە لای دکتۆرێک ئەلە دکتۆر گیان بە قوربانێ بم بەس عەمەلیاتم بۆ من نووسە باش عەمەلیاتم دکتۆر گیان بە قوربانت بخا بەس دەرزیم لێ مەیە سەرجە ئەی چی بۆ بکەم بەخوا حەپیش تاڵ و ناخۆش بەخوا حەزم لێ نییە ئەی باوەژن تو هاتووی من چی بۆ بکەم بەڵام کەزانی دەردەکەی کاریە کەزانی دکتۆرەکە لە مەسلەحەتێتی کەزانی دکتۆرەکە تۆزێ زیاتر لەوە زانێ ئەلە دکتۆر گیان ئەوە گەر کۆڵە دکتۆر گیان تۆ باسی چیم بۆ وەکی عەمەلیات تۆم سەر بەسەر خۆ چی بە باشە زانی بیکە ئەوە گردنی منەوە چە قۆی تۆ سوبحان الله نی نەخۆش ئەو نسیقە بە دکتۆرەکەی بکە زۆر جار نەخۆش ئاوایەتە لای ئێمە بۆی شەرحەکەین کە پێوتێ کۆنسنت ئەبێ ئیزن لە نەخۆشەکە وەرگریت و شتێکی بۆ باسکەیت نەخۆشەکە قوبڵ ناکە گوێژ ناکرێ دکتۆر گیان با چی بۆم نەکی خۆ چی بە باشە زانی ئەوە بکە خۆ دکتۆر نی ناتوم بۆ لای تۆ تەواو ئەی تۆ لەگەڵ پەروەردگارە ئەڵێ چی ئەڵێ خوایە ئەو من و ئەوش بەرنامەی تۆ هیچ شتێک نییە لە مێشکی منە وەڵا یان دکتۆرەکە بۆ باسکە کرۆمۆسۆم چی لێ و جین چی لێ و ئەم خواردنێکی خۆی ئەم حەپە لە چوا ئیشەکات و چۆن ئیشەکات و کاریگەری چۆن لەسەر ڤایرۆس و بەکتریاکانە بێ ئەو پێویستی بە مردەکاریە نییە ناشی بینێ ناشی زانێ بەڵام تەسلیمە بۆ چکە سیقەی پێیەتی بۆیە هەموو شتێ بەڕێزەکان کە خوای گەورە دڵنیاتانەکەم کە خوای گەورە لە ئینسانی قەدەغە کرد ئیلا خێرێکی بۆ ئینسانەکەتیایە هەمومان حەزمان لەوەیە کە پارە زۆر بێتە دەستمان ئەزان بۆچی بەردەوام پارە ئەفرێ و پارە دیار نامێنێ لەبەری کە پێشتر هاوارەکەین کاکە ئەم مامەڵەیە مامەڵەیەکی حرامە ئەی فڵان کەس بۆی بە پیاو ئەی فڵان کەس پێی بۆ بە پیاو ئەی فڵان کەس بۆی بۆ بە خێر و بەرەکەت بۆی بۆ ئەو خراپە بۆ من باش نییە بۆ من باشە بۆ ئەو خراپە بۆ بە عەکسەوە نەخێر باوەژن تۆ غەڵەتێکیشت سەرنجامی ئەم کارە باش نابێ لەبەرەوە مەیکە بەرەو هەر شتێک خوای گەورە لە ئینسانی حرام کرد دەبەر مەسلحەتێکی خۆیەتی ئەژنا خوای گەورە نە بە خێری ئێمە هیچی زیادەکات نە بە شەڕی ئێمە هیچی کەمەکات